بەناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانم زۆر خۆشحاڵم کە لەگەڵ هاوکارانی خۆشەویستم لە خزمەتتانین ڕاستەوخۆ لە بەرنامەی دەرەوەی یاریگا لە کەناڵی ئەسمانی پەیام لەگەڵتانە بین و ڕاستەوخۆ ڕاوبۆچوونی ئێوەی خۆشەویست وەرەگرین لەسەر خولە گەورەکانی ئەوروپا و یانەکانی ئەوروپا و ئەو یانەی کە تۆ هاندەریت. دیارە لە ئێستاە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە تەواوی چالاکیە وەرشەکانی ئەوروپا و جیهان ڕاوەستاون و کاتی دەستپێکردنەوەی خولەکانیش تا ئەم کاتێک کە من قسەی تیاکەم نادیارە و دیار نییە. هەر ئەمڕۆ دیارە یەکێتی یانەکانی ئینگڵتەرا بە فەرمی بڕیاریاندا کە لە 34 ژیارەکان دەست پێ نەکاتەوە بەهۆی بڵاوبوونەوەی بەردەوامی ڤایرۆسی کۆرۆناوە لە بەریتانیا و دوا بڕیاری یەکێتی یانەکانی ئینگڵتەرا ئەوەیە کە چاوەڕێی دەمی بەرپرسانی حکومڕانی ئەو وڵاتن تا ئەوەی کە خولەکان دەست پێ بکەنەوە. بەڵام بە فەرمی بڕیاردرا کە خولی نایە بئینگلیزی لە سەرەتای مانگی 5 دەست پێ نەکاتەوە بۆ کاتێکی نادیار دواخرا هاوشێوەی تەواوی خولە گەورەکانی تری ئەوروپا کە بە هەمان شێوە خولیانەکانی ئیسپانیا بە هەمان شێوە خولی ئەڵمانی خولی فەڕەنسی خولی ئیتاڵی ئەوانە هەمووی وەستاون و کاتەکەش نادیارە کە کەی دەست پێ کاتەوە. ئێمە ئەمڕۆ لەم بەرنامەیە ڕای ئێوە وەرەگرین لەسەر تەواوی خولە گەورەکانی ئەوروپا و ئاستیانەکان لە وەرزی ئەم ساڵە. دیارە لە وەرزی ئەم ساڵە ئاستی هەندێک یانە ناجێگیری پێوە دیارە هاوشێوەی یانی ڕیاڵ مەدرید کە ئاستی باش نییە بەگشتی و لە هەمان کادا ئاستی یانەکان بە ئاستیانەی مانچستەر سیتی لە چامپیۆنز لیگ ئاستیانەی بەشلۆنە لە خولی ئیسپانی. بۆیە ئەمانەوێت ڕای ئێوە وەرگرین لەسەر تەواوی ئەو یانەی کە تۆ هاندەریت ئاستیانەکەت لە وەرزی ئەم ساڵ چۆنە. ئێوە بەڕێز و خۆشەویست دەتوانن کە لە ڕێگەی ئەو ژمارنەی کە لەسەر شاشەی کەناڵی پەیامەوە دەرەکەوێ ڕاستەوخۆ هاوشێوەی 2 هەفتەی پێشوو کە هاوکاری خۆشەویستم محەممەد ئیبراهیم لەگەڵتان بوو بۆ قسەکردن لەسەر ئاستیانەکانی ئەوروپا لە ئەڵقەی سێمی دەرەوە یاریگایە تایبەتیەکەین بەوێ بەڕێز و خۆشەویست و ڕاو بۆچوونی هاندەران لەسەر ئاستیانەکانی ئەوروپا وەرگین. ئەوەی بەڕێز و خۆشەویست دەتوانن لە ئێستاوە پێ ئەو ژمارنەی کە لە سەر شاشەی پەیام دەرەکەوێت ڕاستەوخۆ پەیوەندیمان لەگەڵا ئەنجام بدەن و قسەی خۆتان بکەن لەسەر ئاستی یانەکان لە وەرزی ئەم ساڵە کە تا ئێستا خولەکان بە تەواوی خولە ناوخۆیەکانی ئەوروپا یعنی پاڵەوانێک لای نەبووەتەوە جگە لەوەی کە خولی نایە بئینگلیزی تەنها 9 هەفتەی ماوەوە یعنی لیڤەرپۆڵیش بەدەستێنانی 6 خاڵی تر بێتە پاڵەوانی پریمەر لیگ لە وەرزی ئەم ساڵە. بۆیە لە ئێستاە خولی ئیسپانی کێبڕکەیەکی باشی لەسرە بە هەمان شێوە خولیانەکانی ئەڵمانیا یانەکان خاڵەکانیان زۆر لە یەکەوە نزیکە. خولی فەڕەنسیش تا ئەندازەیەک یانەی پاریس سەن ژەرمان هاوشێوەی چەند ساڵی ڕابردوو یەکلایی کردوتەوە. یەکەم پەیوەندی کاک ئاکۆ لە هەولێرە و کاکە کۆسڵاوی خوارد دەبێت. کاگا کۆستاوی خوارد دەبێ و لە تەلەفۆنەکەەوە گوێ لە ئێمە بگرێت لە خزمەتانای. زۆر سپاس کاگا کۆجیان، ئەسلااو لە تۆ، ئەسلااو لە دانیشتوانی شاری هەولێر لەسەر ئاستیانەکانی ئەوروپا و ئەو یانەی کە جەنابەت هاندەریت ئەم وەرزە ئاستیانەکەی تۆ لە چیایە؟ وڵای خراپە هاندەری شوێی کاگا کۆ یۆڤانتس بەبوونی ساریۆ خراپە. بۆ یعنی پێ دوایە شێواز یاریکردنی ماوریسیۆ ساری لەگەڵ یانی یۆڤانتۆس شێوازێکی خراپە کاگا کۆ؟ ناگوێت کاکوەران شێوازی ئەو ڕاهێنەرە شێوازە کەوتو نەبووە دەستیانی خۆی دەیانە شیوانە. بەڵام لەگەڵ ناپۆلی زۆر باش کاگا کۆ گەر بیرت مابێت. ئەخر ناپۆلی لەگەڵ یۆڤانتس فەرقی هەیە هەندە مدەڕی پێ لەعیبی جوایە لەعیب زۆر لەعیب هێری تومان لەو فولانە فريقش باش تطلع من عندي كتبت فريقش جولتر ناس وانا عارف باشا كاكا كو بو هاندراني يوفانتوس يعني لما وين رابردوشا كماسي ميلانو أليجري راينراتي يوفانتوس يكد هر رخنتان لآستي راينر هبو بيدوا أليجريش لو آستيانا بو كراينر يوفانتوس به والله أليجري باش وكاكولا يعني بيدوا أليجري لساري باش ترى استا انتر ميلان أوصر كما تشيء أبو بكان يارجانا بعد ما بنسمي كل كشلي ورود باي يعني شان يواني خولي يسارج بأوصر بوعن تساري با أكواتا بيدوا أم ورزا يعني يوفانتوس شايستي بدأ سناني خولي تالينية والله شايستني بس تيلانية فريقي تكديلانية أي بيدوا ماوريسيو ساري بلا بيدوا ماوريسيو ساري بتوانيت ركابري كان سبرنوي تشامبيونز ليج ناتواني ساري ناتواني
ناتوانێت عفوا یەک خاڵ زەحمەت نەبێت ماسکریانۆ ئەلێگری دوودا چۆنی هەیە کە بە ڕیاض ڕستانیان بەرسلۆنا بێگومان بە دوویان ئیسپانی دۆڕا بەچوە نیهاییەکان بەسوەرە نیهاییەکان بینەوە جیاوازی چ بوو ڕۆناڵدۆی نەبوو ڕۆناڵدۆ هەبایە هەردوو جاری دەبینە وەشی لەگە هەموو جاری دەست خۆش کاگا کۆجیان نابە مدەڕیبی نییە دەست خۆش بێ سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک ئەکۆگیان لە هەولێرەوە دێمەوە سلێمانی و کاک بەرزان وەرگین کاک بەرزان سڵاو لێ بێ و کاتەوە باش چۆنی باشی زۆر سپاس کاک بەرزانی خۆشەویست زۆر بەڕێزی کاک گۆران من وەکو جیاواز لە خەڵکی ترەمەوە چەند قسێ بکەم ڕێزمەیە بۆ هەموو ڕۆژنامەنووسەکان بەس ڕۆژنامەنووس ئەبێت بزانێت چی بازەکات ئەو شێوازی یاریانە چۆن بازەکات ڕۆژنامەنووس هەبووە لە ناو ئێوەیە وتوێتی لە 100 تا 100 فلانکی بێباتەوە ئەکسی دەرچووە قسەکەی هەر ئەکسی عکس و یا وتوێتی لە 100 تا 100 بۆ نمونە فڵان یاریزان دەوری باشە بینێ و گۆڵەکە ئەکسی قسەکەی دەر کاک بەرزان وەکو پاڵپشتێ بۆ قسەکانی جەنابەت هیچ 100% لە تۆپی پێیان نییە بێگومان قسەکەی تۆ یعنی هەموو مەحاڵێکیش لە تۆپی پێیان ڕەنگە ڕوو بدات بۆیە قسەکەت زۆر تەواوە هیچ شتێک 100% نییە لە تۆپی پێیە ئەنجا تۆ سەرکەوتویت کە قسە نەکرد ئەوە یەکێکی تر بەلانی بیتە کاک بەرزان وانە کاک بەرزان دەست خۆش کاک بەرزان با من تۆ گفتوگوێ بکەین یعنی ئێمە کەسمان لەو باوەڕێیان نەبووین کە وەرزی 2017 پاریسان جەرمان 4 گۆڵی لە بەرشلۆنە کرد بەرشلۆنە لە کامپنۆ 6 گۆڵی لێ تۆمار کردەوە یعنی کەسمان لەو باوەڕێیا بووین کە بەرشلۆنە بتوانێت 6 گۆڵ تۆمار بکات نەخێر هیچ کەس لەسەر ئەرز لە هەموو دنیا کەواتە هیچ شتێک 100% نییە ڕەنگە زۆربەی هاندران بەخۆشمەوە وا بە جەنابیشتەوە بڕۆمان کرد بێکە تاوایتر پاریسان جەرمان سەرکەوت تا گۆران ڕێز بێبا من قسەی خۆم بکەم چونکە ئەزانی چۆنە ئێستا بەعزێکتان زۆر بەڕێزن حەزم کردیسە لەگەڵ تۆ مناقەشەکەم بەعزێگەیە تۆزە ئینکاریەکە ئینکاری نییە ڕاضە ئەبێ لێ تێ بگەیت ڕاضە هیچ کەس نازانێت ئێساڵە جێمیەکەمی مدەڕیب نییە چۆن هەموو چرکەی یاریەکی مدەڕیبە چۆن جێمیەکەمی مدەڕیب نییە بێگومان تەواوی پلانی یاریەکەم دەڕیب دایانێ کات گۆرانی وایە چی یاڵەتی مدەڕیب یەکەم ساڵات وە قەینا بۆ سەر چۆن نابێ لە یەکەم یاریەوە مدەڕیب مەسئولە لەو تیپە حتا دوایاری چۆن نەبێ بڵێ مدەڕیب ئەم ساڵ قەینا و ساڵێکی تر مدەڕیب لە یەکەم یاریەوە مەسئولە لەو تیپە حتا دوایاری ئەمە ڕۆژنامەنووسەیەکیاتانە زۆر بەڕێزمەیە بۆیان بعضە شتێک گەڵێن ئەبێ شیکردنەوەی بۆ بکەن زۆر باشە کاکێ بەرزان ئەگەر پرسم هاندەری چ یانێکی جەنابێت بەرشەلۆنە تەنها لەبەر میسی و فرانک دیۆنگ و گۆڵچێکە زۆر باشە سیانەی لێ دەرکەیت ئەم سیانەی لێ دەرکەی بەرشەلۆنە بەسیترین و ئاسانترین و یعنی بڵێ وەکو لەوانێ نادیەکی زۆر سادەی لێ بێت بەڵێکەواتە من ئەو بۆ چوونە لەگەڵتان بەرشلۆنە لە ئێستاە ئەگەر مێسی و تیشتیگن لە پێکاتەکە دەرکەی ڕەنگە ببێتە تیپێکی نیمچە ئاسایی دیۆنگ بۆ ئەم کوڕات جێگەکەی ئەگۆڕێ مدەڕیب شوێنی تەواوەتی نایاتێ جێگەی نابێ یاریزان گۆڕ یاریزان هەیە هجوومە تۆ نابێ لەوە سەد داینەی من پێم وایە یعنی بە قسەکانتەوە دیارە لە کیکیستین ڕازی نیت بەڵێ لە ڕایەنەری ئێستای بەرشلۆنە کیکیستین ڕازیت لە هیچ حتا یاریزانەکان گوناح هەمووچیان بیتێ یاریزانی کە لە بەرشە گوناح 2000 قەطعی لەبەرەوەی هیچی نەکردووە ئێستا بۆ نمونە میسی هەر خۆی فیرقەیەکە میسی دروستبوونەوەی نەبوو نییە و نابێ میسی شایدی تۆپی پێ میسی نەک فیرقەیەکە دوو فیرقەیە وەرە تۆ میسیدانە 6 باڵۆندۆری بردووە هەموو بەڕازیل 6 باڵۆندۆری کاک بەرزان لێرەیان ڕادگرم قسەیە بکەم لەسەر مێسی لەگەڵ هەڵبژاردەی ئەرژەنتینا ئەمەی کە وتت مێسی لەگەڵ بەرشلۆنەیە یعنی دروستبوونەوەی نییە بەڵام پێت وایە مێسیەکەی ئەرژەنتین هەمان نییە و ناشبێت پێت وایە مێسیەکەی ئەرژەنتین هەمان مێسیەکەی بەرشلۆنەیە ئەوە زۆر کەس ئەو پرسیارم لێکە زۆر بەڕێزی کات بەرهەم تەلەبەیەک زیرەک بێت دوانزەی شەو هەڵیستێنە دەرسەکەی لەبەرگەوە بۆ بەرێک نابێ بڵێ من دوانزەی شەوە نایزانم یاریزانێکی ژاریزان بێت لە کۆڵانێک یاری پێ بکەیت لە ساحەیەکی جوەلیا لە هەر شوێنێک یاری خۆیەکە میسی لە هەموو شوێنەگەر بیستێ بەس کاکە ئەوانی تر ئیستیجامیان نییە لەگەڵیا میسی هەموو شتێکەکە بەس یاریزانەکانی تر مقەبان دەست خۆش هەر بژیت سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ گۆران تۆ زۆر سەرکەوتوی زۆر بەڕێز زۆر سپاس کاک بەرزانجیان بەڕێزی سپاس بۆ پەیوەندەکەت زۆر مەمنونین ئەچمە کەرکوو کاک سۆران وەرەگرین کاک سۆران سڵاو لێبێ کاک سۆران
ئەلو کاک سۆرانجیان لە تەلەفۆنەکەەوە گوێ لە من بگرە سڵاوی خوارد لێبێ کاک سۆرانجیان من لە خزمەتتان لە تەلەفۆنەوە گوێ لە من بگرە سڵاوی خوارد لێبێ زۆر سپاس کاک سۆرانجیان من گوێم لە جەنابتە فەرموو نا من لە خزمەتتان کاک سۆرانجیان سڵاومان بۆ هەموو کەرکووکەکان خزمەت لە من وڵای کار گۆران من حەزەکەم باسی شتێکم ئەوەش ئەوەیە دۆخی شێرکردنەوە لە هەرێمی کوردستان من چونکە بۆیە باسی هەرێمی کوردستانەکە چونکە بە کوردی قسەیەکەم بەڵێ یعنی سێرەکەی بۆ نمونە لە زۆربەی کەناڵەکان هەبینم کەسێک دێ بڵین لەسەر دوو نادی قسەکە بۆ نەبرین مانچەرسی مانچنادی کە یاریەکەن پێویستەکە یەکەم چت پێش یاریشیکردنەوە بکرێەوە بڵین پێناسەشیکردنەوە پێش یاریشیکردنەوە دووە شیکردنەوە ئەوە نییە تۆ بڵێ وێنێ دابنێ بڵێ ئەم دوو تیپە ئەم ساڵ دە یاریان کردەوە سێ یاری بلودۆیان سێ یاری دۆڕاوە سێ یاری بەرامبەر بووە یان بۆ منە یعنی مێژوو بەشێک نییە لە شیکردنەوە بە قەنەعەتی من لەگەڵتان 100%. یعنی تۆ ناکرێت بڵێ وەڵای بۆ نمرە بڵێ چێڵسی لە نەوەتەکان لە هەشتاکان تیپێکی لاواز بووە تۆ بێتا مێژۆکەی بخەیتە تەرازوێت بەرامبەر ماسەناتی کە ماسەناتی لەوەتی دروست بووەکان دەقەیە نادێکی عریقە نادێکی کاک سۆران بێگومان جۆزێ مۆرینۆ هەمان قسەی تۆ کاڵێ لە مەسەلە یاری و بڕوبەڕووبوونەوەی تیپە با مێژوو لە یادکەین 90 خولەشی ئەم یاریە گرنگە یعنی لیڤەرپوڵ لە ماوەی ڕابردووە تیپێکی خراپ بووە پێش ئەوەی کە کلوبێ بەڵام لە ئێستاە پاڵەوانی جیهان ئەوروپا یعنی بۆیە بیزەبت قسەکەی تۆیە لە مەسەلەی شیکردنەوەی یاریە پێویست ناکە بگەڕێتەوە بۆ مێژوو يعني مەبەستەکەی من زیاتر لە توش يعني ئەم شیکردنەوەی کوردستان ڕێزێکی زۆرم بەیانەیە دێن پێش یاری يعني دوای یاری شیکردنەوەیەکەن بڵێن وازە و باسە دەرێ کە بڵێن مێژوانە دێن دوای یاری شیکردنەوە بەڕای من زۆر ئەو تۆ نییە چونکە تۆ ئێستا من بینەرم يعني معقول نییە من نەزانم بەرشلۆنە بۆتی شەشبەیەک لە پاریس سەن ژێرمان بێتەوە پاریس سەن ژێرمان بە بڕای من بڵێن باسی یاری بکەین لایەنی دەرونی ڕووخابوو یعنی یاری باش دەرونیان ڕووخابوو هاتووە ناو سەحات پێش یارەکە بۆ خۆیان بۆ دۆڕاندن دانابوو جوان یعنی ئەو تیپە ئامادە بوو بۆ دۆڕاندن ئامادە نەبوو بۆ نەسەرکرد بۆ قۆناغی داهاتوو دەستخۆش کاک سۆرانجیان سوپاس بۆ منش داواکاریم لێوە ئەوەیە بۆ نا یعنی بەڕێزێکێنێ هەموو ئەوانەی کە دێشکردنەوەکەمیان بەڕێزن ئێمە سەیریانەکەین بۆ ئێمە سەتێبیمانە لەسەر شیکردنەوەکان بێگومان دەستخۆش بێگومان ئێوە حەقی خۆتانە کاک سۆران بێگومان حەقی خۆتانە تێبینیتان هەبێت لەسەر تەواوی شیکردنەوەکان ئەو بەڕێزانەی کە شیکردنەوەکەن ئێوەش بۆ خۆتان بەقەدەر شیکەرەوەیەک دانیشن سەیتۆ ڕەنگە تۆ لە هەندێک شیکەرەوە باشتر سەیتۆ پێ بکەی خۆ عنی بۆ نییە ناوی شیکەرەوەی بێگومان لەگەڵتان 100% دەستخۆش لە ڕابردووشا لەگەڵ کاک محەممەد کە بەرنامەکان پێشتر بەرنامە پێشکرد باسی ئەوە کرد یعنی پێویستە بوار بە گەنجی تر بە کەسانی تر بگرێت کاک سۆران ئێمە لە خزمەت جەنابتین تۆ لە خزمەتین هەر کاتێک پێت خۆش بێ ئێمە لە خزمەتە بین و دانیشین گفتوگۆکەی زۆر سپاس خزمەت لە برای بچووکەوە با لە کاتی بەڕێزەکان ترش نەگرم زۆر سپاس بۆ بەڕێز کاک سۆرانجیان سپاس بۆ پەیوەندەکە دەگەڵ بکەوە ئەسمە چەمچەماڵ کاک محەممەد جان ستاوە لێبێ باشی براکەم داوای لێبوونەکەین زۆر لەسەر هەڵمایتەوە کاک محەممەد کێشەنێ براکیان زۆر سپاس کاک محەممەد لە جەناب دەگەم سپاس دەکەین کاک محەممەد هاندەری چیانەیەکی و ئاستیانەکەت لە وەرزێم ساڵ چییە؟ وەڵا من هاندەری ڕیال مەدریدم باشە ڕیال مەدرید ئەم ساڵ ئاستی هەڵکشان و داکشان و ناجێگیرە هۆکارەکەی بۆ چی جێڕیتەوە کاک محەممەد؟ ئاستی زۆر ئاستی باشە بەس تەشلەکانی تەشلیم دەڕوو دەزەغەڵەتە کاک محەممەد با من یەک دوو پرسیار لە تۆ بکەم کاک محەممەد پێت وانە یعنی ناجێگیری تەشکیلەکانی زیدان وای کردو کە ئاستی ڕیال مەدرید خراپە یعنی زیدان هاوشێوەی وەرزی 2016 و حەفە ئەوانە لێ خوڕێکە یعنی بۆ نمونە مۆدریچ ئەو کاتە تەمەنی کەم بوو کروس ئەو کاتە تەمەنی کەم بوو لە ئێستاشە پێت وانە یعنی ئەم ئاڵوگۆڕی تەشکیلەیە زەری لە ڕیال مەدریددا بێ وەزانە کریستیانو بەش یاری بەرەتە هەر یاری دەشتیە دانا و وەزانە کریستیانو لێیە کریستیانو باید ڕیال 2016 گەوتی بووە کریستیانو نەبووایە کەواتە پێت وایە ڕۆشتی کریستیانۆ زەرێکی گەورە بوو بۆ ڕیال مەدرید شتێکی زۆر گرنگ بوو بۆیە ڕاوێت کەوتووە کەواتە هازاردیش تا ئێستا یعنی نەیتوانی ئەو پێگەیە پڕکات و چکە بەهۆی پێکانە و
ئەمانە تشتێکی وای نەکردو یان ڕامە ئەگەر زیدان دەشتێ باش دانا ئیتر ئەگەر دەشتێ باش دانا ڕەوەی ئاشتی باش زۆر باش ئاشتی زۆر باش کاک محەممەد پێت وایە چی یاریزانێک لە هاویندا بگوازرێتەوە ڕیال مەدرید جێگەکەی کریستیانۆ گرێتەوە وەڵای ئەگەر نیمار بگوازێتەوە بەس یاری شەشۆرەی کریستیانۆ بڕاکاتەوە نیمار یان مباپێ نیمار دەست خۆش کاک محەممەد جان سپاس بۆ بەڕێزت کاک محەممەد هەر بژیت جان ئەتوانێت باسی کریستیانۆ بیستیگەم فەرموو باسی بکە براکەمەوەڵە ئاجرەکان بەشدۆری وەڵارێک بیستی ئەفسانەیە و نازانم چی و چی ئەفسانەیە و باش ڕۆستی ئەوەرەکانی کریستیانۆ زان بیستی تێژا کریستیانەیە یۆری بردووە نێشنێکی بردووە گۆڵکاری شاردەکانە ئێترە میستی بردووە بزانە ئەڵەوەڵاکی باش نیاریزانە سپاس بۆ بەڕێزت کاک محەممەد هیوادارم کە هاندەرانی مێسی و ڕۆناڵدۆ یعنی لەم جۆرە بەرنامانەیە ئەو هین نەکەن تەشیر بەرامبەر یەک نەکەن کاتان لێ یەکەم چونکە هەردوو ئەستێرەکە ئێمە ئەبێ خۆشحاڵ بین بەوەی کە لە وەکو ڕاضیەکان لە سەردەمێکە ئاژین کە مێسی و ڕۆناڵدۆ یاری تێداکەن هەردووشیان توانیوێنە خزمەتێکی گەورە بە هاندەرانی خۆیان بکەن کاک نەوژین لە سەی ساتقەوە کاک نەوژین جان سڵاو لێبێ سلام علیکم سڵاو گیانەکەم باشی باشیت زۆر سپاس کاک نەوژین تۆ هاندەری کوێی هاندەریانە ڕێڵ مەدرید باشە ئاستی ڕیال مەدرید لە وەرزێم ساڵات چۆنە بینی ئاستی ڕیال مەدرید ئاستێکی مامەڵاوەندی پێشکەشتەکە بەڕاستی لەمە لە جێگەی ئاستی یانی ڕیال مەدریدانە پارەیەکی زۆری لە هازاردا سەرف کردبووە بەڵام هیچ شتێکی وای بۆ نەکردووە بەهۆی پێکانەوە ئەم یاریزان ناتوانێت ئاستی خۆی پێشکەش بکات بەڕاستی خینێکی سەرەکی نییە زیدان هەر ڕۆژوو یاری بە یاریزانێ دەکات بەڕاستی زیدان بچی لە 2015 و 16 و 17 توانی ئەفسان بە لەبەرەوەی توانی کریستیانۆی هەبوو ئەو کاتە تەمەنی یاریزانەکانیشەوە مەکشێت باشە ئاماژەت بە شتێکی جوان کرد کاک نەوژین کاک نەوژین کەواتە پێت وانییە ڕیال مەدرید پێویستی بە خۆنەکردنەوە هەیە یعنی ئێستا بەشێکی زۆر لە یاریزانەکان تەمەنیان هەڵکشاوە پێویستی بە بەرگریکار هەیە پێویستی بە یاریزانی هێڵی ناوەند هەیە پێویستی بە هێرشبەر هەیە کە کەریم بەنزیمە لەو ئاستەیە یعنی پێت وایە ڕیال ئەبێ مێرکاتۆیەکی باش بکات لە گواستنەوەکانی هاوینەیە وایە ئەبێت لە گواستنەوەی هاوینە جێگاکانی ڕامۆس بەڕاستی ڕامۆس تەمەنی هەڵکشاوە یاسا ڕیال مەدریدیش وایە ئەو یاریزانی کە تەمەنیان هەڵەکشێ نایهێڵێتەوە یانەکە ئەگەر دیشی هێڵێتەوە بەڕاستی یاری لە کورسیان تێگەدێت ئێستا بۆ نمونە پاریس بێ بەڕاستی زەرێرێکی زۆر زۆریاوە لە یانی ڕیال مەدرید پارەیەکی زۆر و زەرێرێکی زۆر کەواتە پێت وایە ڕیال مەدرید ئەبێ لە گواستنەوەکانی هاوینەیە گرێبەست لەگەڵ چی ئەنجامدا بۆ جوونی تۆ بەڕای من وڵا کیلیان مباپی نیمار بۆ هێڵی بەرگریکاری بۆ جێگرەوەی ڕامۆس ڤان دایک بەڵام قورسم گرێبەستانە ئەبێ هەوڵیش بە نەیەڵێت مەدرید و کروس بڕوە یەک کێشەی هێڵی ناوەڕاستیشە ڕیال مەدرید هێڵێکی ناوەڕاستی هەیە وەڵایینێ بەس زیدان نازانە یاریکە یاری بە کروسەکە یاری بە مەدریدەکە ئەمە شیرازە یانەکەی تێگاوە کەواتە ئەبێ زیدان یاریزانەکە وای کردووە هێنی دەرونیان نەمێنێ کەواتە ئەبێ زیدان لەسەر پێکاتەیە جێگیر بێ هەر ڕۆژۆ پێکاتێکیە ئاواگەت نە لایەکیگابە نە ئەفتاڵش ئەوەش بینیمان لە یارەکەی ماسوودیە ئەو سیمینە وای ئەوسێکی ئەوەی چۆن پێشکەش ناکرێت تۆنی کروسیشی دانیشانە بوو بێگومان باید لە یاریگە سانتیاگۆ بێرناریۆ دۆڕە ئەمەش ئەبێ دوو بەستفن لە ئینتیشاب بێگوێتۆ لە واسیکی بەڕاستی زیدان ئەگەر پلانی تۆخوا نەکات بۆیە ئەو ڕاگرتنی یاریەکانیش هینێکی چاکە بۆ تزان بۆی بکردنەوەکانی زیاتر کات یاریزانەکان باشتریشە ئەوانەی پێکانیانی ئەتوانە بێنە پێکانی سەرەکی
دەست خۆش کاک نەوژین تۆ هیوایەکی گەورە دەسەر هەڵەشتن من کاک نەوژین هیوادارم کە لە داهاتووە گەشە بکەیت و بیبێکی لە شیکەرەوە زۆر باشەکان چونکە هەستەکەم تەمەنێکی کەمت هەیە و پێم وایە ئەتوانی قسەی زۆر باش بکەی من بۆ خۆم لە خزمەتم هەر کاتێک پێت خۆش بوو کەمێکتر تەمەنت گەورە بێ ئینشەڵا لە بەرنامەی دەرەوە یاریگا لە کەناڵی پێم ئێمە لە خزمەتە ئابین بۆی بتوانی توانەکانی خۆت دەربخەیت. سپاس دەکەم کاک بەرنجام. سپاس بۆ تۆ کاک نەوژین خوارد لەگەڵ پەیوەندی دواتر. کاک یوسف لە سلێمانی داوای لێبوورنی لێکەین کاک یوسف زۆر لەسەر هێڵمایەوە بەڵام نەمویست قسەکان بە کاکە نەوژین ببڕم چکە کۆمەڵی قسەی جوانی کرد کۆمەڵێک کەم و کورتی باشی ڕیاڵ مەدەید و زیدانی لە وەرزی ئەمساڵ خستە بەرگوێی بینەرانی خۆشەویستی دەرەوە یاریگا هیوادارم کە لە داهاتووە گەشە بکە و ببێ بەیەکێ لە شیکەرەوە زۆر باشەکان و لە پێگەی بەرزا ببینمەوە چکە بەڕاستی قسەی جوانی کرد. مامدارە لە هەولێرەوە سڵاوی خوارد لێبێ. سڵاوی خوارد لێ بەڕێزم. پاچکا گۆران. سپاس مامدارە گیان سپاس بۆ پەیوەندەکەت لە شاری هەولێری خۆشەویستەوە. دەستخۆشی لە بەرنامەکەت دەکەم هەردوو چاوت باز دەکەم بەڕاستیاتن تەماشای بەرنامەکەت کەم بێزار نابم. قوربانە بم سپاس دەکەم برای من ئێمە بە ئێوە جوین بینەری ئێوە و تەلەفۆنی ئێوەش نەبێ ئێمە هیچ نین مامدارە گیان. ڕێز تایبەتی مێ بۆ هەمووتان بەنسبەت میسی بەڕاستی ئەمن هاندەری بەرشلۆنەما میسی هیوەی نییە کەس یعنی ئەوەی میسی لۆ بەرشلۆنە کردی یەک لاعیبە پێی ناکرێ و کریستیانۆ لاعیبەکی باشە ئەمن ناتانم ئەو برادەری پێشە من وەرزەم تەمتەماری بوو بەعسی میسی کرد ئەوە تەبعەن بیکێتی هەرگرتنیەت و بەعسیۆکە میسی لاعیبەکە ئینکاری ناکرێ لە خولی ئەوروپا لە بێگومان قەنعاتی ئێستا بەرشلۆنە میسی نەمێنێ بەرشلۆنە نادەش پلە سێ و پلە دووە واقعی بەڵام مامدارە لە هەمان کاتە پێ دوانیە من تەواو لەگە قسەکانتان یعنی لە ئێستاە بەشێکی یعنی ئەگە بەرشلۆنە 4 پای بێ 3 پای لیۆنێل مێسیە بەڵام پێ دوانی ئەمە خراپە بۆ داهاتووی بەرشلۆنە زۆر خراپیشە میسی ئەو سار ئەگەر نیماری نێیتەوە میسی بەڕاستی تەمەنی بەڵوارکشانە ڕوە ناتوانیت دێمیسی پڕ نابتەوە بەیزنەوە حەجی بەس لاعیبی وەچی میسی و کریستیانۆی پایان نابتەوە قەنەعات ناکەم ئەوەندە من تەمەن عمرم چل سارە لەسەر دنیایمە چ جوانە پایان نابتەوە یاخوا تەمەن درێژ بی بێگومان خۆش بی بێگومان مامدارە بێگومان وەکو ئاماژەم پێدا زۆر سلااو ڕێزم بۆ هەمووتانەیە چاوتان ماسەکەم زۆر سپاس بۆ بەڕێزت لە شاری هەولێری خۆشەویستەوە سپاس بۆ پەیوەندەکەت ئەسما سلێمانی و کاگلاوان وەرگین کاگلاوان گیان سڵاو لێبێ کاگلاوان سڵاو لێبێ ڕۆحەکەم باشی زۆر سپاس تۆ باشی سڵاو لە تۆش کاگلاوان لە تەلەفۆنەکەەوە گوێ لە من بگرێ بۆی بەیەکەوە گفتوگویەکی خۆش بکەین چاو خۆش بێ کاگلاوان هەندەری کوێیتەوە من هەندەری بەرشلۆنەم باشە هەندەری بەرشلۆنەی ئەی ئاستی بەرشلۆنە لە وەرزی ئەم ساڵ چۆنە وەڵا عیبی نییە عیبی نییە لێ ڕازیت بەڵێ کاگلاوان پێ دوایە ئەم ساڵ بەرشلۆنە کە یعنی هەموو ئەسا هاندەران بە تۆشەوە هەموو هاندەرانی بەرشلۆنە و نێویاریگای کامپنۆ چاوەڕێی برنەوەی چامپیۆنز لیگن کە ماوەیەکی زۆرە لی دابڕاون پێ دوایە ئەم وەرزە بەرشلۆنە بتوانێت ڕکابەری نازناوی چامپیۆنز لیگ بکە ئەتوانێت ڕکابەری بکە یعنی پێ دوایە ئەتوانێت ئەم ساڵ نازناوەکە بەرێتەوە بەڵێ بەڵێ سپاس کاگلاوان بەڵێ دەست خۆش سپاس بۆ پەیوەندەکەت هەر بژیت ئەسما هەڵەبجە و کاکاردین وەرەگرین کاکاردین سڵاو لێبێ سلام علیکم عەلەیکە سەلام برا گیان باشی سلامەتیت سپاس کاکاردین گیان ئێوە باشن یاخوا سلام انشاءالله زۆر سپاس کاکاردین ئاستیانەکەی تۆ چیانەیە کە لە وەرزی ئەم ساڵە و پێ دوایە ئاستی بەرزایان ئاستی خراپە مام ناواندا من وەکو هەندەری بەرشلۆنەم بەڵام بەرشلۆنە ئیمساڵە یعنی ئاسیەک و پێویست نییە بە حکومی کە بەرشلۆنە کۆمەڵی یارزانی کڕی گریزمانی کڕی گریزمان خۆی شوێنی یارزانی ڕاست حەربەیە ئەو لە شوێنی ڕاست یاری پێکات هیچ سودێکی باشی نەبووە چەنات پارە سۆر فەکات نیمارە کرێت کۆنتینۆ عوسمانە کرێت عوسمان هەموو هەر مساب بووە کۆنتینۆی هێنا هەر نێزانیاری کرد ڤالڤێردین دەڕی زۆر بەخراوە بەرشلۆنە ئەم دەریبە هاتۆ چیزی شتێکی باشە ئەگەر چاوەڕێ بکرێت لێی
بەڵێ کاکێ کاردین من لەگەڵتام یعنی من قسەیەکم کرد کە کاتێک بەشلۆنە گرێبەستی لەگەڵ گریزمان واژۆ کرد من پوتم ئەگەر بەشلۆنە بیتوانایە پارێزگاری لەمانەوەی کۆتینۆ بکردایە ڕەنگە لە گریزمان زیاتر ئیسفادی لێ بکردایە بەڵام ڤالڤێردی نەیتوانی توانەکانی ئەو یاریزاناوەکو بە پێویست بەکاربێنێ وایە لای تۆ جواب بوو بەی زبڕاتی تۆیە چونکە ڤالڤێردی نەیتوانیا یا چۆن یادان بدەێتەوە ئەچوو بەرازیل کۆنتینۆ یعنی ئەسیسیە کرد یاری جوانی کرد گۆڵ جوانی کرد لە مۆنجیالە بینیمان باش نادانی بەرازیل بۆ مۆنجیالە بەڵام ئاهاتۆ بەرسلۆنەیەکی پێ نەکرا ئەمەش بەشوکنی کە ڤالڤێردی نەیتوان یاری بەیان یادان کە نەیزان شوێنی ڕئیسی خۆی کوێیە اینجا لە کلاسیکۆ بینیمان شویچە ڕۆیەوەی جەوری پێش و بۆسکێت احتیاط یعنی بۆسکێت یەکێکە لە بەرزەکانی بەرسلۆنە ئەو احتیاطی کردبوو بێگومان دەست خۆش کاکاردی بکات سپاس بۆ بەڕێز سپاس بۆ پەیوەندەکەت کاک ناسیار لە سلێمانیەوە کاک ناسیار سڵاو لێبێ باشی قوربان شەوی جەنابەت کاک ناسیار گیان زۆر سپاس تەندروستیەوە باشە دوورن لە کۆرۆنا سپاس بۆ خۆی گەورە زۆر باشین حەمدوستەنا بۆ خۆی گەورە یەخوا باش بن کاک ناسیار گیان چیت هەیە لەسەر یانەکانی ئەم ساڵ یانەکانی ئەوروپا لە وەرزی ئەم ساڵە خۆی بە تێکڕا یانەکان بۆ بۆچوونی من یانەکان تێکڕا ئەم ساڵ ئاستێکی زۆر باشیان پێشکەش نەکردووە باش بەس من وەکو هاندەرێکی بەرشلۆنە حەزم کرد تێبینێک لەسەر بەرشلۆنە بکەم فەرموو بەرشلۆنە کێشەی ئیدارەی هەیە بەرشلۆنە کێشەی یاریزانی نییە ڤالڤێردی ڕاهێنەری ڕۆیشت ئەم ڕاهێنەرە هات ئەم ڕاهێنەرە شتی پێیە بەڵام بەرشلۆنە کێشەی خەلەلی ئیداری هەیە لێدوانی ئیدارەکەی کە لە دەرەوە چەندبەی جێکدانراوە هێرشکردن بۆ سەر یاریزانێکی وەکو میسی لە لایەکی کەوە نەگەڕانەوەی کۆتینۆ ئێستا بەشێکە لە هەواڵەکە دوای چەند ڕۆژنامەیەک دێت لاوتەمانتێنە زیاخود نیمار دیسانە هێرێتەوە بۆ بەرشلۆنە ئەمەوێتە ئەباتە چی ئەباتە شکستێک بە دەرۆنی یاریزانەکانی کە یعنی هیچ نە بۆ ڕۆژنامەکانی ئەوروپا پڕ بووە نیمار کریزمانەکرێتە بۆندەکەی نیمارەوە وەرز کۆتایی بێ ئەنجا بڕیار لەسەرەوە بدە ئیدارە بەڵام زانی چی یەک شت پێ بڵێم خۆ من کاک ناسیار 100% لەگەڵتام یعنی ئەم ئیدارەی بارتۆمیۆ و جەماعەت ئیدارەیەکی زۆر فاشیلن ئیدارەیەکی خراپن لە ئیدارەدانی بەشتۆنە لە گواستنەوەی یاریزان لە هێنانی ڕاهێنەر بەڵام ئیدارە سوچ و تاوانی نییە یعنی بۆ منە ڕۆژنامەیەکە لە ئەوروپا بۆ پرفرۆشکردنی ڕۆژنامەکەی خۆی بۆ ئەوی زیاترین فرۆشی هەبێ هەواڵێکی درۆ بڵاوکاتەوە لە گریزمان ئەچێتە سەفقەی نەیمارەوە بۆ نمونە ئەچێتە سەفقەی لاوتارۆ مارتینێزەوە ئەمە ڕەنگە پەیوەندی زۆر بە ئیدارەیانەکەەوە نەبێ بەڵام چی پەیوەندی بە ئیدارەیانەکەەوە هەیە وەکو تۆ لێو گرێبەستانی کە ئەنجامێدا خراپی ئەو پەیوەندی کە لە بینی ئیدارە و یاریزانەکان هەیە هەتا بۆ نمونە هەتا ئەم موچە یاریزانان کەمکرایەوە خەریب و بارگژێکی گەورە دروست بێ لە بەرشلۆنە بۆیە تاو 100% لەگەڵتان بەشێکی زۆری ئاستی بەرشلۆنە لە ئێستاە ئیدارەکەیەتی کە ئیدارەیەکی خراپ بەڕێوەیە بە بەتاکید هەر ئەمڕۆ لەوی سوارە لێدوانی لەسەر و لە کەمکردنەوەی موچەکەدا ئەنجا لایەکی کەشی هەیە یعنی بەرشلۆنە ئەم ساڵ تا ئێستا ئاستێکی نییە یعنی چی لە سەردەمی ڤالڤێردی چی لە سەردەمی ئەم ڕاهێنەری ئێستا یعنی یاریەک باشە چوار یاری خراپە بە بۆشوونی من لە کۆمنتەکانمە ڕۆژانە لە سایتە ڕۆژنامەکان شانش ئەوەن دەیتوانی بێتم نووسی بێتم ڕەنگە بڵێم دڵنیاشم لەوەی کە بەرشلۆنە ئەم ساڵ هیچ نازناوێک نابە نازانم کۆرۆنا خولەکە کۆتایی بێنەوە بەرشلۆنە بەهۆی کۆرۆناوە خولی ئیسپانی بەرێت ئەوە ڕوونادا باوەڕ ناکەم ئەگەر نا بەرشلۆنە بێت و خولەکە درێژە بخایێنێ بەرشلۆنە چۆن لە کاسی شای ئیسپانە دەرکراوە دەرەوە زۆر دڵنیابێ ینی ناپۆلیش ببڕێ بڕات لە خۆناغێکی کە بەرشلۆنە قووەتی ڕۆیشتنی نیە بە بۆشوونی من باشترین یانە ئەم ساڵ لە ئەوروپا ئەگەر یاری کردێ مانسیتی ئاستێکی باشی هەیە لیڤەرپوڵ تا ڕادەیەکە ئەم هەفتانەی ئاخیرە بۆی ئەم هەفتانەیە کارش دەوای لێهات کڵوب ڕاهێنەرێکی دیرەکە بۆ خۆی ئەتوانێت زانێت چی بکات ڕاست دڵنیای لە خولی ئینگلیزی تا ڕادەیەک لە بەرژەوەندی کڵوب و لیڤەرپوڵ کۆتایی پێ هات بێگومان لە نۆ یاری پێویستی بە 6 خاڵە بەتاکید بۆ بزنی نازناوەکە پێویستی بە کاک ناسیار سپاس بۆ پەیوەندەکە دەست خۆش هەر بژیت سپاس بۆ تەواوی کۆمنتەکانت مەمنونین کاک ناسیار گیان ئەسمە هەولێر و کاک بەرهەمی خۆشەویست کاک بەرهەم گیان سڵاو لێبێ سپاس دەکەین کاک بەرهەم گیان لێرەوە تا هەولێر ستاوێکی گەرمدا ڕاستاکەین من خۆم هاندەری بەرشلۆنەوە بەڕاستی هەستەکەم ئەوڕۆ زۆربەمان هاندەری بەرشلۆنە پەیوەندیمان کرد وانیا زۆربەی هاندەری بەرشلۆنە بوون تا ئێستا بەڵێ من پێم وایە ینی تیفی بەرشلۆنەوە وەک کەشتێک وایە پێویستی بە
يعني سازشی تاوی هەیە یعنی کەشتیوانەکەشی کەشتیوانێکی باش نییە بەڕاستی چونکە لەبەر هەمومان باسی میسی ماکرد میسی بەڕاستی یعنی ئەو سیفاتانی لە میسی هەیە لە هەموو بەڕاستی یعنی سیفاتی لە میسی هەیە پێویست ناکەم هەموو جارە باسکەینەوە دروست بوونەوە تۆزێک ئەستەمە بەحەقەت زۆر ئەستەمیشە ینی پێم وایە ئەگەر بێت و بەرسلۆنە دەستکارێکی جدی خۆی نەکا دەتوانم برێم فەریقی تیپێکی زۆر ئاسایی لێ دەبات زۆر باشە زۆر لێ ئاسایی پێویستی بە گۆڕانکاریە لە هێڵی بەرگری لە هێڵی ناوەڕاست بە تاکید لە هێڵی هێرشبردنیش بەڵێ کاک بەرهەم قسەی یەکێک لە ڕۆژنامەنووسەکانی ئێرە وەکو پرسیارە لە تۆ ئەەکەم یعنی لە ماوەی ڕابردوایشی لە ڕۆژنامەنووسە زۆر باشەکانی یاریمی کوردستان باز لەوە ئەکا بەرسلۆنا هیچ شتێکی نییە جگە لە فریاد ڕاستێک نەبێ بە پێچەوانەوە ڕیال مەدرید هەموو شتێکی فریاد ڕاستێکی نییە تا چەند لەگەڵ ئەم قسەیە سەد لەگەریدان چونکە زانی بۆ ئێستا بۆ سەیری کە ئێستا مەسەلەن بڵێن بەڕاستی ئێستا من تازای هەواڵەکانەکەم مەسەلەوانی بە عەرەبیش زیاتر ینی زۆر جار لە شوێنەکان چاڵ بێ لەگەڵ لە راپۆرتەکان ینی میسی بۆ خۆی هەوڵەدا کە نیمار بژێڕێتەوە ینی شەخصی خۆی هەوڵەدا کە نیمار بگەڕێت چونەبەرەوەی پێویستی بەوەی کە ینی یارمەتی دەرەچێت ئێستا مەسەلەن بۆ ریال مەدرید من پێم وایە ینی ریال مەدرید پێویستی بە گۆڕانکاری هەیە لە تیپەکەیە بۆ ئێستا من پێم وایە مۆدریس ینی ئەو کۆتەی دارانی نەمایە لە ناوەڕاست هیچ ئەو هێزەی نەمایە ینی ئەو ناتوانانی ئەوەی کە دارن هەیبوو پێشکەشکێتە ناتوانین پێشکەشکە تەمەنیش بەرە هەڵکشانە ینی زۆر شتی کەشی هەیە مەسەلەن کەم و کوتی لە ریاڵی بەس من پێم وایە زێدان زیاتر دەتوانانی وەچی لە کێکی سیتین زیاتر ینی لەگەر یاریزانەکان تێکەڵاو زیاتر معاناتی یاریزانەکان زانی زیاتر خۆشەویستی بۆیان دەرەبڕی ینی وەک برێ زێدان ئینسانێکی کۆمەڵایەتی تێکەڵاوە لەگەریان ینی لەبەرەوەی ئینسانەکە وەک برین چۆن بخوا بڵێن ئەوە لە وڵاتێکی عەرەبی بۆ موسڵمانە و ینی تێکەڵاوی کۆمەڵایەتی بەخۆتە لەگەر چادۆری خۆی لەگە هەمان کە ئەو کرداناش بەکاردێنی کە لەگەر یاریزانەکان هەرچی مەسەلەن کێکیستینە پێم وایە ئینسانێکی ئەوهانینە ینی ئەوها گەرم و گوڕنیە لەگەر یاریزانەکان دوای ڕاستە مەسەلەن زۆر جار من جێمەی دەبی لە شیکردەوەکان یان مەسەلەن لە معەلەقەکان ئەوانی کە بڵێن یاریەکان دەگوازنەوە دەرێن مەسەلەن میسی هەموو شتەکە لە بەرسلۆنە ینی هەتا بڵێن پلانەکانی لەو دادێن هەتا بڵێن مەسەلەن برێن زۆربەی زۆری مەسەلەن یاریزانەکانیش ئەو جێجاری دەکات بەڵام من بە قەنەعەت خۆم نازانم وانە يعني راهينر بحقق يعني دولة زور سرش دبيه من الكوتاي ظلم يعني برشلونة أجر بيتو دكاريش جدي خاصة بتاعبتي هيلي برجري ودقر هيرج برش يشيار ما تقدر ميسينا به يعني نكر كيف كان أوروبا إيش ما قناعتك كيف كان في الدول أوروبا جسوا اللي يبان يعني هيك هذا شوية معي براسي كواتا بيدوا برشلونة يعني في موا ناتوانيش تشواب كا بو برشلونة إيش يعني إنسان هو شيء منو يعني أيش روبوت تقني يعني أو توانا هي كتواني سكيبكا يعني أنا توانا شيء في موا يعني أو توانا شيء هذا كذي بله كواتا كاك برهم بيدوا هيلي بقري برشلونة بيويسي بقوران كاري جوريه الدنيايو شو كذا برو تمشاكل ساعة فيكي براسي توانينا ما يعني والي هذا سفير كتو هل أو هيرج براني كشارة زي تكيبونا هل كان زان توبزقات فكري خير هيرج ذكر فري بيقوم أنواع دس خوش تقول شو فقير السنة يعني ده زانم ده شيء يعني توانش لما تا يعني في بحكم من براسي كذا دريجة أقدرتوا بالاي دريج ده يعني قاسي شيء هنجاوا كان دريج ده يعني زوبش ذكي يعني بحكم دريج ده خوشي توفى كذا كده يعني أو تبيكي مثلا تمشى ذكي تجري برجري تو أمتي تسند كريد السودي لنبينيا من ديمبلي أصلا السودي نبينيا من براسي سوارس سنة ثاني بقول زي أو كوتينو لا شيء يعني براسي شيء زورة يعني حتى يعني هل يرزان شيء زي يعني أو من برأي من أول كذا سكوت برشلونة صار كبيتي تانية فريني سيميدو براسي سيميدو لتواني خوي بقول زي أجر راح نرشي باشكل شوي ساكي دامية أو بيت الديون بس أنا كم ناورس زيادة وكبات كم بلا برجري يعني سيميدو تواني زي خوي براسي بنظري من بديتني من يعني زي خوي بقري بحقق يعني من بوي لكن فيتا برشلونة بزدي بخوي ده بستوا لا برجريو حتى دقاتوا ثانية أو كم زور اللي رازم وزجلا ميسي طبعا زجلا ديونغو صد رازم تيشتيجن نيغوسيا براسي سوري هندراني برشلونة شتي زور دس خوش يعني أول أشي لسه أنت بيرسي لك دس خوش كأكبر همجان سپاس بۆ کۆمنتە جوانەکانت سپاس بۆ وتە جوانەکانت کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی خۆشەویستان دیارە
کاک ئاودێر لە سلێمانی کاک ئاودێر سڵاو لێوێ سلام علیکم وعلیکم سلام داوای لێبوونەکەی زۆر لەسەر هەڵمایتەوە کاک ئاودێرگیان ناچێسەنی ئاساییە زۆر سپاس کاک ئاودێر هاندەری شوێی جەنابەت وەڵایی من جیاواز لەوانی تر لە ڕیاڵ و بەرسەلۆنا من دەمەوێت هەندێ قسە لەسەر ئایسی میلان کە ماندەری ئایسی میلانم پێم خۆشە ئەمەوێت هەندێ قسە لەسەر هەنێ تێبینی لەسەر ئایسی میلان بڵێم فەرموو بەڕاستی من یعنی ئایسی میلان ئەم ساڵ یعنی لە جەولەی یەکەمدا لێ بەڕاستی ئاسێکی خراپیە بوو بەڵام لە دوای ئەوە دوای لە وەرزی زستانە کە دوای ئەوەی کە برایمۆڤیچ هێنا بەڕاستی یعنی ئایسی میلان هێز و قووەتێکی زۆری هاتەوە بەر و بەڕاستی ئاسێکی زۆر بەردی پێشکەش کرد بەڕاستی من یعنی لەو بڕایەدام ئایسی میلان یعنی ئەگەر تەنها پێویستی بە یاریزانێکی سۆپەرستار لەکەدا و هەرەوەن وڵا کاک ئاودێر من پێت ئەڵێ نەک ینی پێویستی بە یەک یاریزانی سۆپەرستارە پێویستی بە چەند یاریزانێکی سۆپەرستارە تا ئەوەی کە یعنی ئێستا من ینی لەگەڵ ڕێزم بۆ تەواوی هاندرانی یانە میلان بەشێکی زۆری ئەو یاریزانەی کە درێستی ینی میلانیان پۆشیوە بەڕاستی شایستەی پۆشینی درێسی ئەو تیپە گەورەیەنین کە حەوت جار نازناوی خولیانە پەڵەوانەکانی بردوتەوە کە سەردەمی زێڕینی لەگەڵ کارلۆ ئەنچلۆتی ئەبەڕێ کردووە لەگەڵ چەندین ڕایەنەرینترا بۆیە من پێم وایە میلان پێویستی بە تەواوی خۆنەکردنەوە هەیە لە تەواوی هێڵەکانی یاریگایە یعنی میلان پێویستی بە گۆڕانکاری گەورە هەیە یعنی ئەم ئیداری ئێستای تیپەکە پێویستە بیر لەوە بکەنەوە کە میلان بژێڕنەوە سەر سکەی نازناوەکان چونکە تیپێکی گەورە بووە ناوێکی گەورە بووە خاوەنی یعنی دووەم زۆرترین چامپیۆنز لیگە لە مێژووی تۆپی پێیا بۆیە من پێت دەڵێم نەک یاریزانێکی سۆپەرستار بەڵکو پێویستی بە چەند یاریزانێکی ستار و سۆپەرستارە بەڵێ منیش یعنی ڕێک لەگەڵ قسەکەی تو ئەمەمیش ئەوە بڵێم لەوێ بەڵام ئێستا بۆ گەڕانەوەی یعنی بۆ ناو گەورەکان لەوێ بەڕاستی یعنی یاریزانێک دوو یاریزان یعنی تەنانەت یاریزانێکی ئەوە تەمەنێکی ئەوە گەورە لەوێ بەڵام یاریزانێکی ئەوە سۆپەرستار یعنی هەر هێزی بە یاریزانەکان داوە ئەگەر دیقەت بی بەڕاستی ئایسی میلانیش ئەگەر ڕاستی بڵێم یعنی تەنها یعنی شانسیشی نەبووە ئەگەر بیرز بێ و بینز بێ بەڕاستی پار دەبوو ئەگەر ڕاستی یعنی تەنانەت تۆزێ شانسی هەبووە شانس لەگەڵی وایە ئەوە لە زیاتی ئەنتەر میلان ئایسی میلان لە چامپیۆنز لیگ یاری بکردایە بەڕاستی ئەمە یعنی وازحە نازانم ئەگەر تۆ ئاگادار بێ بێگومان ئاگادارم میلان وەرزی ڕابردووش ئاستی خراپ نەبوو بەڵام وەکو تۆڵی کەمێک چانسی لەگەڵ بووایە ئەمساڵ ئەمە بینی لە چامپیۆنز لیگ بەڵێ منیش بۆیە واڵم ینی بەڕاستی ئەو یاریزانانە ڕاستە ئێستا بەڵام ئەگەر یعنی دیقەت بدە یعنی هەنێ یاریزانی تایە بەڕاستی هەنێ یاریزانی گەنج هەنێ یاریزانی لاو یعنی بەڕاستی یعنی شایەنی ئەوەن یعنی یەک تۆش یاریان یعنی کەسێک کاک ئاودێر منیش هەموو یاریزانەکان ناڵێم بەشێکیان ناڵێم کە شایستەی پۆشینی درێسەکەین بەڵام بەشێکیان وەکو تۆڵی بەڕاستی ئەگەر یاریزانێکی بە ئەزمونیان لەگەڵ بێ ئەتوان کە زۆر باش گەشە بکەن بەڵێ یعنی مدەریبێک بەڕاستی مدەریبێکی باشیان دەوێت هەر چەندە مدەریبە باس لەگەڵیان ڕۆشتووە ینی دەستخۆش باش بەڵام بەڕاستی مدەریبێکی گەورەیە ینی یینێکی گەورەیان دەوێت ئایسی میلان بەڕاستی یعنی ئەگەر یینەکەش ئیداری یانەکەش لێ بەڕاستی هەنێ پارە سەرفکە سەرۆکی نادیەکە بەڕاستی دەگەڕێتەوە ناو گەورەکان و زۆر بە بەهێزی دەگەڕێتەوە دەست خۆش کاک ئاودێرجیان سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ قسەکانت ئەچمە کەرکووک و کاک ئەحمەد وەرگین کاک ئەحمەدجان سڵاوە لێبێ سپاس دەکەین کاک ئەحمەد هەر لێرەوە تا کەرکووک زۆر سپاس چاوەتان زۆر سپاس کاک ئەحمەدجان هاندەری کوێی جەنابەت قسەت چییە سەریانەکەت والله من بەگشتی سەیری تۆ فێمی زەکەم زیاتر منیش بە هەمان شێوەی تۆ سەیری بڵێ پرێمەر لیگی یانەکانی لیڤەڵ چونکە چێژ لە یاریەکانە بینم بەڕاستی من زیاتر سەیری چێژەکەم یعنی بۆ منە حەزم ئەوە نییە بۆ من هەندەری مانچستەر یونایتد بم بەس سەیری مانچستەر یونایتد بکەم یعنی ئێستا بەگشتی سەیری تۆ پێ ئینگلیزەکەم بەڵام حەزەکەم لە پەیوەندەکانە جۆم لەو بووم جیاوازی بڵین باسی کریستیانو و میشتیانەکە حەزەکەم من ڕوونکردنەوە لەسەر بابەتە بکەم فەرموو کاک ئەحمەدجان کاک گۆران تۆ سەیرکە بڵین میسی و ڕۆناڵدۆ بۆ ئەفسانن دوو یاریزانن بڵین ئەفسانەی مێژ ئەفسانن لە تۆپی بۆ مێژ و بۆ یعنی بۆ داهاتوو بۆ ڕابردوو هەر ئەفسانن ئەوان بێگومان وایە بێگومان جیاوازیەکی زۆر گەورەیە لە نێوان ئەم دوانەیە کە عنی زۆرێک لیان تێکەتی ئەم جیاوازێت چیە جیاوازەکەش ئەوەیە
ئەوەی لە میسیا بەهرەیەکە خوا پێداوە ئەوە لە کریستیانۆ هەیە هێزی دەستەیە بەڵام بۆ ئەوەی ڕۆناڵدۆ بەهرەی خوایی نییە بۆ ئەوەی ڕۆناڵدۆ بەهرەی خوایی نییە کاکە ئەحمەد کاکە ئەزانین چۆنە ڕۆناڵدۆ ئەگەر بینی بێت یعنی دکتۆری هینە خشتەی خواردنی بۆ داناوە خشتەی ڕایانەکانی زۆر لە یاریزانەکانی جیاوازترە. کاک ئەحمەد من وەکو پێم وتی من هاندەری هەردووشیانم بەخوا هاندەری مێسی و ڕۆناڵدۆشم چێژیان لێوەرەگرم بەڵام یعنی کاک گۆران ینی ئەو حرەکانی میسیەیکە یعنی هێزی دەستە نیە بەهرێکە خوا پێداوە سەیرەکەی لە 3 مەترا 4 یاریزانە بڕێ لە بین بازنەی یاریزانی بۆ دروستکراوە ئەی بڕێ يعني رونالدو اتوانێت دەمەتە تۆڵەکە بداتە پێش خۆی بەڵام میسی ئەو توانایی نییە ئەو پێ توانایی میسی نییە میسی توانایەکی ترەیە کە لەوە باشترە بۆ نمونە مەقسەدم لە چییە ئێستا ئەگەر کەسێک لە من بپرسێ رونالدو باشتریان میسی من ئەڵێم ڕەنگی قەند بۆنەتۆ ڕیباتەی لەبەردا ملدا سوورە ڕیباتش هەیە شینە بەڵام ئەو ڕیباتە سوور جوانە و شینش جوانە یعنی جیاوازی نییە لە نێوان ئەو دیاریزانەیە کامیان باشە یان کامیان باشترە دەست خۆش ئەحمەد جیاوازەکە ناتوانین تۆ بڵێ وڵا ڕۆناڵدۆ باشترە لە میسی یان میسی بەڵکو ئەمە دوو ئەستێرن ئەبێ بینەران چێژ لە یاریکردنیاوە بگرن گرنگی بەوە نەدەن یعنی بۆ ئێستا من هاندای رۆناڵدۆ بڵێ وەڵام میسی زەربی سف بکەم وەڵام میسی من بڵێ وڵێن یاریزانێکە ئەفسانەیە هەتا ماوین ئەبێ یعنی سوپاسی خوای گەورەکەین کە لە سەردەمیەوە ئەمە سەیری یاریمان دەست خۆش کاک ئەحمەد ئەوە قسەی تەواوە سپاس بۆ تۆ سپاس بۆ کۆمنتە جوانەکانت هیوادارم هەندەرانی بەشن و ڕیاڵمەی جوان لە قسە جوانەکانی تۆ بێ سپاس دەکەیت پس پەیوەندی دواتر کاک محەممەد لە سلێمانیەوە کاک محەممەد جان سڵاو لێبێ کاک محەممەد باشی بەڕێزم سڵاو کاک محەممەد جان باشیش کرد برا گەورەکەم گیان ئەگەر لە تەلەفۆنەکەەوە جێ بگری سپاس دەکەم برا گەورەکەم من قسە لەسەر هەڵبژاردنی فەڕەنسا و کەریم بنزیماکەم باشە دەست خۆش دەی کەریم بنزیما یاریزانێکی زۆر ئازبەرزەی کە لە فەرەقڕمەکانی ژیان زۆر یاریزانێکی ئازبەرزە بەڵام بەوەی ئۆلیڤەر جیرۆ بانگێز ناکرێت بەڕاستی ڕانەری هەڵبژاردنی فەڕەنسا زۆر کەسێکی زۆر لاوز لە ڕاهێنەرایەتی کەریم بنزیما بانگێز کردا لە یاریزانی فەرەقڕمە بۆ هەڵبژاردنی فەڕەنسا خۆشی لە سەرپێکەوتنێکە ئەوتی من یاریزانێکی کەوتو فۆرمەڵ وان یاریزانێکی ساری فۆرمەڵ وان بەڵام ئۆلیڤەر جیرۆ سارێکی ئاساییە سارێکی کارتینگە وایە بەڵام زۆر حەزەکەم کەریم بنزیما بانگێز کردە بۆ هەڵبژاردنی فەڕەنسا دەست خۆش بەڵام ئەی چی لەسەر ئەوە ئەڵێ کاک محەممەد کە هەڵبژاردنی فەڕەنسا لە مۆندیالی 2010 بێ بنزیمەش مۆندیالیان برد بە زیرۆ آخر زۆر ڕاستە بەڵام هۆکارەکانی مبابێ و گریزمان بوون لەگەڵ دۆستەکانە و دیفاعێکی زۆر بەیەدیشانە بێگومان تەواو 100% لەگەڵتان کە مبابێ و بەرگریکارانی هەڵبژاردنی فەڕەنسا ئاستێکی بەرزیان پێش کرد لە مۆندیال سواس کاک محەممەد جان کاک شاباس لە دەربەندی خان سڵاو کاک شابازگیان کاک شاباز تەندروستی چۆنە دووری لە کۆرۆنا دوورم الحەمدولیلا دەی ئەلحەمدولیلا هیوادارن تەواوی ئەوانەی کە توش بوون خوای گەورە شفایان با و چاک ببنەوە ئامین ئینشەڵڵا کاک گۆران لەمەیە قسە لەسەر بەرشەلۆنەم کە منەکو هەندێکی سەرسەختیەوە یانەیە باش وەڕاستی ئەوەی ئەم کێشەی ئەم یانەیە لەم چەند ساڵی کۆتاییە بەڕاستی یعنی بۆتە هۆی ئەو تیپە یعنی نە تێژی ماوە نە بەتابێت لە سەردەمی پاڵێزیە ئەوەی هۆکارەکەی چەند هۆکارێکی گەورەترە بۆ نمونە یەکەمیان کێشەی ئیدارەیە یعنی تۆ ئیدارەی کتەیە بۆ نمونە چەندین یاریزانە هێنێ بە پارێکی گەورە کە هیچ سوودێکی ئەوتۆی نییە بۆ تیپەکە دوجار بە پارێکی زۆر کەم بە موچەیەکی خەیاڵیەوە کە پێ هیچ ئیسپادێکی نییە بۆ تیپە دواتر بە پرۆفایلی کەم دەستبەردارێ بێ ئەمە پاشان هێنانی ڕایەنەرێکەوە هیچ یعنی پەیوەندیەکی بە تاکتیک و پلانەکانی بەرشەلۆنەوە نییە یعنی بۆ نمونە ئێستا بینین بەرشەلۆنە سەردەمی گواردیۆلا چەند یاری پێشکەش کرد بەڕاستی چێژی هەیە هەم بردنەوەی هەیە هەم ئەنجامی هەیە بەڵام سەردەمی ڤالڤێردە بەتایبەتی بینی نە چێژ یاریەکانی ماوەنە دەستکەوتێکی ئۆتۆی هەیە یاخود یەکێ لە هۆکارەکانی تری یاریزان یاخود بڵین ڕاهێنەر کاک شاباز کەواتە تۆ پێ دوایە بەشلۆنە لە دەستنیشانکردنی کیکیستینیش هەڵی کردووە بەڵێ ئەی پێ دوایە چ ڕاهێنەرێک بۆ بەشلۆنە لە ئێستاە گونجاوە پێ دوایە کاک گۆران کێشەکەی بەرشەلۆنە تەنها لە ڕاهێنەریشان ناگرێتە ینی ئەم ڕاهێنەرژە ڕاستە خۆ
ڕانەرێکی خراپ نییە بەڵام تۆ ئەبێ سا دۆشێت لە نیوەی وەرزاهێناوە تاواتێتە سەر بەرشەلۆنەی گەڕووخاو بەرشەلۆنەی دوای ڤالڤێردی کەوا چەندین هاندەر داوای دوورخستنەوەیەکا بەرشەلۆنێکا ورەی نەماوە چێژ نەماوە بەرشەلۆنێکەوە پێکهاتەی یاردانە سەرەکیەکانی لە 30 ساڵ بەرەوسەرترە یعنی ئەمە کێشەی دروست کردو بۆ تیپەکە یعنی ئەبینی لە سەردەمی ئینریکی و تاتا مارتینۆ و گواردیۆلا بەرشەلۆنێکە بینی لە پێکهاتووە لە لاماسیا یعنی پێکهاتووە لێوانلێوە لە ئەستێرەی لاو بەڵام تۆ هاتیتە سەر پێکهاتێک کات لە 30 ساڵ بەرەوسەرتر ئەمە کاریگەریە بێ لەسەر تیپەکە و لەسەر ئەنجامەکانی دەست خۆش کاک شابازگیان هەر بژیت سپاس بۆ پەیوەندەکەت سپاس بۆ قسە جوانەکانت کاک سەرمەند لە دووسخورماتەوە کاک سەرمەند جان سڵاوت لێبێ السلام عليكم عليك السلام براي من ام كاتي جنابت كاك سرمن جان والله برج يعني درباري برشلونه قصاكم هاندري برشلونه بله عندي برشلونه ام شو زوربي هاندراني برشلونه على قلبه بله كاك سرمنت كاك سرمنت بله جملته فرمو تواني خصب كي والله بەداوای لێبوورنەوە کاک سەرمەند هاندەری بەرشلۆنە بوویستی قسە لەسەر یانەکەی خۆیکە بەڵام نەماتوانی خۆشەویستان کاتمان تەواو بوو کاتمان کۆتایی هات هەرچەندە سەر زەنگی پەیوەندەکان گوێم لێ بەردەوام لێدا بەڵام داوای لێبوورنەکەی کە ناتوانین پەیوەندی ترۆر بین سپاس بۆ بینەریەوە دیارە بەشێکی زۆری پەیوەندەکان قسەی زۆر جوانیان کرد قسەی باشیان کردی وادارم کە حاوشەوەی کاک ئەحمەد کە لەگەکە قسەی کرد ئێمە چێژ لە مێسی و ڕۆناڵدۆ وەربگرین یعنی قسەکانمان ینی بەڕاستی پێهاڵدان بێ بەو دوو یاریزانەی کە ئێمە لە سەردەمێک کاژین وەکوانەی کە سەیری ڕاضە و سەیری وەشەکەن کە مێسی و ڕۆناڵدۆ یاری تێداکەن کە هەردووشیان توانیویانە چێژێکی زۆر ببینەران بدەن چێژێکی زۆر بە هاندەرانی تۆ پێ بدەن سوپاس بۆ پەیوەندەکانی ئێوە داوای لێبوورن لەو بەڕێزانەکەی کە نەمانتوانی پەیوەندیان وەرگرین هیوادارین کە لە هەفتەکانی داهاتووترا بتوانین قسە بکەین و زیاتر گفتوگۆ لەبارەی یانەکانی ئەوروپا بکەین سپاس بۆ هاوکارانی خۆشەویستم کاماندوو بوون لەگەڵمان سپاس بۆ بینەری ئێوە خواتان لەگەڵ